یەکێک لە پاداشتەکە زۆرەکانی تر مووی سپیە. هەر کەسێ من شاب في الإسلام شيبة كانت له نورا يوم القيامة، تاڵەمەیەکی سپی بکات دەبێتە نور بۆی لە ڕۆژی قیامەتە. و ڕۆژانە كتب الله له، خوای گەورە ڕۆژانە بە هێندەی ژمارەی هەموو تاڵەمەیەکی سپی چاکەیەکی بۆ دەنووسرێ و گوناهێکی بۆ دەسەڕێتەوە و دەرەجەیەک بەرزی دەکاتەوە. ئەگەر ڕێژەی قژی مووی سەر لە 100,000 بۆ 250,000 تاڵەموو بێ، خۆش بە حاڵی و کەسەی ئاوا سەری سپیە. لا تنتف الشيب فإنه نور المؤمن يوم القيامة. تاڵەمووە سپیەکانتان هەڵمەکەنن، چکەوە نوری ئێوەی لە ڕۆژی قیامەتە. کەواتە ئەوانەی حەزەکەن پاداشتەکان بەردەوام بێ بە ئاوا بکەن. هەیە خوای گەورە لە 20 ساڵیە هەموو سەر و ڕێشی سپی کردووە، بۆی زوو بچێتە قایمەی ئەو ئەجرە گەورەیەوە. ئەمیش لێرە پەستەوە ئەڵێ پیر بووم و ئەڵێ بازاڕی نەماو، ئەڵێ واو ئەوە، بەڵام نازانێ بازاری قیامەتی گەرم بوو بەڕاستی. هەموو تاڵەمووە سپیانە ئەگەر هی ڕیشی بوو تاشی بووی، الله ئەعلەم لەوا چێ بێبەش بێ لەو پاداشتی ئەو شوێنەی، ئەگەر بیهێڵێتەوە ئینشەڵا بێبەش نابێت. لەبەرەوە ئاگامان لە تاڵەمووەکانمان بێ. 3 من إجلال الله تعالى إكرام ذي الشيبة المسلم. سێشت هەیە ڕێزگرتن لیان بە هێندی ڕێزگرتنە لە خوا. یەکێ لەوانە ڕێزگرتن لە کەسێکی جارە نەمان و ڕیش سپی ئێستا بێ بڵێن سەر سپی. ئەگەر ڕیشیشی سپی بێ و هێشت پێێتەوە چاتر. کەوا بوو با ڕێزی ئەو تاڵەمووە سپیانە بگرین. بە هێندی ئەم پاداشت بۆ ئەو کەسەیە کە سەری سفر کا لە حەج و عومرێ، يكتب له بكل شعرة حسنة ويمحى عنه بكل شعرة سيئة ويرفع له بكل شعرة درجة. ئەگەر سفری بکە، ئەگەر کورتی کردەوە، بەڵکو خوای گەورە و پاداشتی بداتی. کەواتە ئەو کەسەی کە ئەسڵحە لەوەیە پاداشتی کەمە، ئینشەڵا لە پاداشت چکە تاڵەکانی کەمە، بەڵام خوا کەمی کردو، خۆ دەسەڵاتی خۆی نییە. کەواتە ئینشەڵا بێبەش نابێ لە زۆری ئەو پاداشتە گەورەی لەو شوێنەدا.